وڵاتی نەیجەر کە یەکێکە لە هەژارترین وڵاتەکانی دنیا و هێرشی بەردەوامی گروپە جیهادیەکان لاوازی کردووە 27 ئەم مانگە هەڵبژاردننی بەخۆبینی کە تێیدا بڕیار درراوە یەکەم دەسا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات بکرێت لە مێژووی وڵاتەکەدا. زیاتر لە 7 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەڵبژاردنەکەدا هەیە و 30 کاندیدیش پێشبڕکێ دەکەن بۆ بەدەستهێنانی کورسی سەرۆکایەتی. بە پێی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز محەممەد بازووم تەمەن 6 ساڵ وەزیری ناوخۆی پێشوو کە بەربژێری حیزبی دەسەڵاتدارە زۆرترین چانسی هەیە بۆ بردنەوە و سەرۆکایەتیکردنی ئەو وڵاتە. هاوکاتی یەکێک لە بربژێرەکانی دیکەی هەڵبژاردنەکە محەممەدۆ ئیسۆڤۆ سەرۆکی ئێستای وڵاتەکەیە کە ماوەی 2 خول و بۆ هەر خولێکیش 5 ساڵ سەرۆکایەتیە وڵاتەی کردووە. ئیسۆڤۆ ڕایگەیاندووە ساڵی داهاتوو بە شێوەیەکی دیموکراسی دەسەڵات ڕادەستی ئەو کەسە دەکات کە هەڵدەبژێردرێت. ئەم بڕیارەش لە گۆڕەپانی سیاسی نێودەوڵەتیدا پێشوازیەکی فراوانی لێکرا. ئاژانسی ڕۆیتەرس باسی لەوەش کردووە زیاتر لە 140 دانیشتوانی نەیجەر لەو پەڕێژاریدا دەژین. هاوکات دەسا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات لە وڵاتەکەدا قورسایی خۆی دەبێت بەو پێی لە ساڵی 1960ەوە کە سربەخۆیی لە فەڕەنسا وەرگرتووە 4 کودەتای سەربازی بەخۆ بینیوە و لە ڕێگەی کودەتاوە بەڕێوە براوە. ژماری دانیشتوانی وڵاتی نەیجەر 23 ملیۆن کەسە بە یەکێک لە هەژارترین وڵاتانی دنیادا دەنرێت و بەردەوام هێرشی گروپە جیهادیە چەکدارەکان ئەو وڵاتەی بە هەژاری هێشتوتەوە.